ئەم جارە باسی ئەو جێگەیەکەم کە حەزرەتی ئیبراهیم باوکی پێغەمبەرانی لێ لەدایک بووە درودی خوایان لەسەر بێت. با ئەم سەرە و سەر نەکەم، باسی پارێزگای زیقارەکەم. والمسيحية والصابية المندائية والأيزيدية والإسلام. ئەو دیمەنانەی کە دەیان بینن ئەوە ئاداری ساڵی 2021 بوو کاتێک پاپای ڤاتیکان هاتە عێراق لە زیقار و لە شوێنەواری ئور لەوێ نزاکەن. أرض النبيلة والعزيزة أبا لەو کاتەدا نزاکرا بۆ وڵاتانی گیان و بۆ مرۆڤایەتی. بەڵام نازانم لەو کاتەدا و لەوێ نزاکرا بۆ زیقاریاننا کە خۆی ئێستا ئالوودە و گرفتاری دەیان دەردە. لە ساڵانێک پەڕ و پیت و بەرەکەت وەک تاوە لێزمەی بەهار باری بوو بەسەر خاک و خەڵکەکەی. زۆنگاوەکان یەکێک بوون لە سەرنجڕاکێشترین دیمەنە دڵڕفێن و دڵفڕێنەکانی ئەم گۆی زەویە. ئەوە زۆنکاوەکانێتی فەرمونون ببینن ئەوە خۆی ڕووبەرەکەی 40,000 دۆنمە، ئێستا کەمتر لە 15% ئاوی تێدا ماوە. ئەوەشی ماوە زۆربەی پیس بووە. یەکەم پارێزگای لە عێراق کە زۆرترین ژمارەی مانگا و گامێشی تێدان. ببینن لە کۆی 1,800,000 مانگا لە عێراق زیاتر لە 189,000 لە زیقار بەخێوەکرد. بە هەردووشیان بە مانگا و بە گامێش 270,000 سەر لە زیقار بەخێوەکرێن. بەڵام وا بڕوات زیقار دوابین مزبارە بێت کە بە تابوتی عێراقا داکوترێت. سڵاوتان لێبێت و کاتتان باش. من محەممەدی شەفاتحم. ئەم جارە باسی زەوی لە دایکبوونی باوکی پێغەمبەرانتان بۆکەم حەزرەتی ئیبراهیم و حەزەکەم باسی چیتان بۆکەم، باسی پارێزگای زیقارتان بۆکەم کە پێشتر پیشانەوە قادسیە. جا لە شووا بووین قسەکانم کەمێکنەوە پێشپشڕان باسی زۆنگاوەکانی ئێوە کردکە یەکێکە لە گرنگترین بنەما سروشتەکانی عێراق. باسی ئەوم کرد کە ڕووبەری زۆنگاوەکان 40,000 دۆنم بوو، بەڵام بەهۆی وشکردنەوەی بە وشک بوونەوەی بە تایبەت لە چەندەی ڕابردووە لە نەوەتەکانی سەدەی ڕابردووە وشک کران و ئاویان لێ بڕا، ئەیتر وای لێ هات کە زۆربەی وشک بوو. بەڵام دواتر ژیانی بۆ گەڕێنرایەوە، ئاو خرایەوە سەری وجسانەوە بژایەوە و بوو بە شوێن و لانکەی هاتنەوەی دەیان جۆر لە پەلەوەر و سەدان جۆر لە ماسی. بەڵام ئێستا لە 15 ئاوەکەی تێداما بەڕاستی و ئەو زۆنگاوانە بەشێکی زۆریان وشک بوونە بۆ هۆی 1500 خێزانیە و ناوچانە خەریکی بەخێوکردنی مەڕووماڵات بوون و لەسەر مەڕووماڵاتە ژیان کۆچیان کردووە لەوێ نەماون. یعنی تەنانەت لە 98 سامانی ماسی لەوێ لە ناوچوو و بە کەمبوونەوەی ئاوەکەشی کە ئاوەکە کەمە بێتەوە ئیتر دیاردەی پیسبوونی ئاو دەست پێکە کە لە 90 ئاوەکەی پیس بووە. ئەوە سەبارەت بە زۆنگاوەکان. ئێستا حەزەکەم لەسەر گامێشی شەر قسەتان بۆ بکەم کە یەکێکە لە سامانە گرنگە استراتیژیەکان لە عێراقا. دەوازانن زیقار زۆر بە گامێش دەوڵەمەندە و زیاتر لە 80,000 سەر گامێشی لێ. ئەویش دیسانە بۆ هی وشکە ساڵی و بڵاوبوونەوەی نەخۆشی لە ساڵی 2022 زیاتر لە 2,000 گامێش لەوێ لە ناوچوون و مردار بوونەوە. لەسەر بابەتێک حەزەکەم قسەتان بۆ بکەم. ئەو ژمارانەی کە هاتوونەتە بەردەمان ئەوە ژمارەیەکی بێلایەنن، کەس نازانم 269 ئەو 73 بەردەمی من ئەو دەبەچلوویەکە ئەوە چییە؟ ئەوە زیقار سەرچاوەیەکی سەرەکی بڵاوبوونەوەی تای خوێنبەربوونە. یعنی لە کۆی ئەوە تاو داتانی کەی بینن لە ساڵی ڕابردوو با بڵێم لە کۆی 289 حاڵەتی تۆمارکراو کە لە عێراقا خەڵک تووشی تای خوێنبەربوون بووە، 73 لە زیقار باشن. ئەم 73 کە لە زیقار بووە لەو 289 عێراق کە هەیە 41یان لە عێراق گیانە دەستداوە. لەو 41ە دەیان لە زیقار بۆش پێمانەڵێ کە یعنی یەک لەسەر
چواری ئەوانەی کە گیان دەستداوە بەهۆی تای خوێن بەربوونەوە لە شوێ بوون لە زیقار بوون. باش من لەسەر ئەم بابەتانە مەبەستمە زانیاری زیاتر بدەم و گفتوگۆی زیاتریش لەسەر دۆخی پارێزگای زیقار بکەین. پارێزگایکی زۆر گرنگە، بۆیە حەزەکەم گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز فەیسەڵ شەریفی جێگری پارێزگاری زیقار کە لە زیقار ڕۆگەماندایە. بەڕێز شەریفی ئەو کاتت باش ئەمەوێ باسی ئەوم بۆ بکەی، یعنی کە گوێمان لە زیقارە بێت یەکسەر گۆڕانی کەش و هەوامان بیرەکەوێتەوە. باسی دۆخی زۆنگاوەکانمان بۆ بکەی لە زیقار. ژمارێکی زۆر لە خەڵک لە خێزانەکان لەوێ کۆچیان کردووە، ئەمە چ کاریگەریکی دروست کردووە؟ حياكم الله عيني ولا سهلا بكم وأتمنى أن نكون ضيوف خفيفي الظل عليكم. ماندوونە بن چاوەکەم، سڵاوتان لێبێت. هیوادارم میوانێکی ڕوح سوکتان بم. لە ڕاستیدا وەک دەزانن عێراق یەکێکە لە وڵاتانەی کاریگەری گۆڕانی کەشوهەوای لەسەرە و بە پێی راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان چوارەم زیان لێکەوتووترینە. پێم وایە لەسەر ئاستی عێراقیش زیقار زیان لێکەوتووترینە، بە تایبەتی کە زۆرینەی ناوچەکانی زیقار هۆڕەکانن کە لە قەزای فود درێژ دەبنەوە بۆ مەناڕ و جیابش. هەروەها لە شوێنەکانی دیکەش وەک دەزانن گۆڕانی کەشوهەوا کاریگەری لەسەر ڕەوتی کۆمەڵایەتی دادەنێت، بەو پێی دەبێتە هۆی کەمبوونەوەی ئاو. ئەوەش کاریگەری لەسەر دانیشتوانی ناوچەکە دروست دەکات، بە تایبەتیش کە زۆرینەی دانیشتوانی زیقار بە خێوکەری ماسی، خاوێنگامێشەکان و جوتیارانن. ئەو کەم ئاویش لە کاتێکدایە 4 ساڵ لەسەر یەکە وشکە ساڵی ڕوبەڕووی عێراق دەبێتەوە. پشت بەخوا پێشبینی دەکەین ئەم ساڵ ساڵێکی باراناوی بێت، بەو پێی وەرزی بارانبارین زووتر دەستی پێکردووە. بەڵام ماوەکانی وشکە ساڵی کاریگەری لەسەر خەڵک داناوە و زەحمەت بۆ بۆیان، چونکە بە کەمبوونەوەی ئاو دەرفەتی کاری ڕەخسا و لەو ناوچانە کەم دەبێتەوە و خەڵک ناچار دەکات کۆچ بۆ ناوەوە و دەرەوەی عێراق بکەن. وەک باسیشم کرد، زۆرینەی دانیشتوانی زیقار بەخێوکەری ماسی، خاوەنگامێشەکان و جوتیارانن، بۆیە بەشێکی زۆریان بەرەو باکووری شارەکە کۆچیان کردووە، چونکە لەوێ ئاوی زیاتر هەیە بەراورد بە بەشی باشوور. هەروەها بەشێکیان بۆ پارێزگا نزیکەکان کۆچ دەکەن، لەوانش پارێزگای بەسرا، نەجەف، کەربەلا و بەغدا و چەندین شاری دیکە. ئەوەش بە پێی بڕی بەردەستی ئاو. وەک دەزانن خەڵکیش لەسەر بنەمای ئەو شتانە ژیان بەڕێ دەکات. بابەتی کەمبوونەوەی ئاو و گۆڕانی کەشوهەوا زۆر گرنگن. باشە بەڕێز شەریفی، هیچ ئامارێکتان لایە لەسەر ئەو خێزانانەی کە کۆچیان کردو ئێستا لە شوێنی خۆیان نەماون؟ حقيقة هي إحصائية دقيقة ماكو لحد الآن، أكو إحصائية لدى وزارة. لە ڕاستیدا تاوەکو ئێستا ئەمارێکی ورد نییە، ئەمارێکی وەزارەتی کۆچ هەیە، بەڵام ورد نییە. بەڵام ژمارەکە لە نێوان 2 بۆ 3,000 خێزاندایە لە 3 ساڵی ڕابردوودا، ئەوەش بە لەبەرچاوگرتنی توندی وشکە ساڵیەکە لەو 3 ساڵەدا. بەڵام بۆ ئەم ساڵ هیوادارین زۆربوونی ئاو خێزانەکان بگەڕێنێتەوە سەرزەویەکانیان، چونکە وەکو پارێزگا سەرچاوی مرۆیی بەلامانەوە سەرچاوەیەکی گرنگە. پاراستنی ئەو کۆمەڵگەیەش پێویستی بە سەرکردنەوەی هەوڵەکان هەیە لەلایەن حکوومەتی فیدرالی. حکوومەتی خۆجێی و ئاژانسەکانی دیکەش هاوکاری نێودەوڵەتی دەکەن بۆ ژیاندنەوەی دەرفەتەکانی و لە دەست نەچوونیان. حکوومەتی خۆجێی و ئاژانسەکانی هاوکاری نێودەوڵەتی بۆ ژیاندنەوەی دەرفەتەکانی و لە دەست نەچوونیان. شتێکە زۆر گرنگە بەڕە شەریفی، ئەمێ بزانم یانی هیچ بودجەیەک، هیچ برەپارەیەکتان لە وڵاتانی کۆمەک بەخش لە حکوومەتی عێراق وەرنەگرتووە بۆ ئاوادانکردنەوەی ئەو زۆنگاوانە؟ حقيقة كان هناك بعض المشاريع لە ڕاستیدا هەندێک پرۆژەی بچووک و کەم هەبوون. پرۆگرامی خۆراکی نەتەوەی کردوەکان پرۆژەیەکی هەبوو بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ ئەوانەی بە هۆی وشکە ساڵی و گۆڕانی کەشوهەواوە کارەکانیان لەدەستداوە. بەڵام بەڕاستی ئەم دەرفەتانە زۆر بچووک بوون کە 500 کە زیاتر لی سوودمەند نابن. تەنها ئەوە بوو کە ڕاهێنانیان پێکرا تاوەکو دەست بە پرۆژەی خۆیان بکەن. بەڵام پرۆژەیەکی باشتر هەیە لەلایەن بانکی جیهانیەوە ڕاگەیەندراوە تاوەکو لە ڕێگەی وەزارەتی کارەوە خزمەت بە خەڵک بکرێت لە ناوچە زیان لێکەوتەکان بۆ ئەوەی خەڵک دەرفەتی کاری بۆ بڕەخسێت لە پارێزگای زیقار و پارێزگای دهۆکیش، چونکە لەو دوو پارێزگایە ڕێژەی هەژاری زۆرە. بەڵام پرۆژەکە هێشتا تەنیا لەسەر کاغەزە، چونکە هەندێک کێشە هەن لە نێوان بانکی ناوەندی عێراق و بانکی جیهانی.
بەڵام ئەو پرۆژەیەش زۆر بچووکە و لە ئاستی خواست و پێداویستەکان نییە. بعض المشاكل ما بين الحوالة ما بين ممكن دولي وبنك مركزي. أعتقد إذا حل هذا الإشكال إن شاء الله راح نبلش مع مشروع، ولكن هم يبقى مشروع خجول لا يوقف. باشا بەڕە شەریفی با پرسیارێکی دیکە لێ بکەم، یعنی ئێستا دوایمین ئابدەیت چییە؟ هیچ داتا و زانیارێکتان لایە لەسەر دوایمین ئامارەکان لەسەر پێشتر ژمارەی گامێش لە زیقار چەند بوو ئێستا بووە بە چەند؟ لە ناوچە زۆنگاوەکان نزیکەی 35,000 سەرگامێش هەبوون. ئەوەی لە ساڵی ڕابردوودا لە دەست چووە نزیکەی 4500 سەرگامێش بووە، واتە مردار بوونەتەوە. ئەمە ئامارەکانە. گامێش سامانێکە کە ناتوانین پارێزگاری لێ بکەین، چونکە بەڕاستی زۆرینەی ئەوانەی لە ناوچەکان کۆچیان کردووە گامێشەکانیان لەگەڵ خۆیاندا بردووە. بۆیە ژمارەی گامێشەکان زۆر کەم دەبێتەوە لە پارێزگاکەمان. بێگومان لە ساڵی داهاتوو کەمتریش دەبێتەوە، چونکە یان مردار دەبنەوە یان کۆز دەکەن. زۆر سپاس دەکەم لەگەڵم بێنەرەوە. ئێستا من هەندێک داتا و زانیاری لەسەر زیقار باسەکەم، یەک دوو پرسایی دیکەم هەیە لەتی بکەم بە تایبەتەوەی پەیوەندی بە شێڵگە نەوتیەکانەوە هەیە، پەیوەندی بە جگە لە بابەتی گۆڕانی کەشووە ئاڵنگارێکی دیکە لە بەردەم زیقارایە. باشە ئێستا حەزەکەم ئەو زانیارێکیانێ ئێستا دێنە پشمەوە باسی ئەو بکەین کە لە زیقار سێ جۆر بودجە هەیە. ینی ئێمە لە پێشتر باسی ئەومان کردوتمان بودجەی بەشە بودجەیە پارێزگایەک یان بودجەی پەرەبێدانە، ئەمما ئێستا مەسییانە لە بەشە بودجەی ساڵی 2023 نزیکەی 361 ملیار 360 ملیار و 800 میلیۆن دینار پشکی پارێزگای زیقارە لە بودجەی ساڵی 2023 وە لە سندوقی ئاوەدانکردنەوەی زیقار و زۆنگاوەکانی 199 ملیار و 700 میلیۆن دینار لەمەش پارەی هەیە و لە پەرەپێدانی پارێزگاکان 163 ملیار دیناریان هەیە. بەڵام ئەوەی پەیوەندی بە پشک و بەشی هاوڵاتیەوەیە بە هەر سێکیانەوە کۆیکەیتەوە هەر هاوڵاتیەک لە دانیشتوی پارێزگای زیقار بێ 311,000 دیناری بەرەکرێت. ئەم 311,000ی بۆ خەرجەکرێت، ئیتر بۆی ئەدرێ بە هەر شتێک بۆی ئەدرێ. کەس ئاوات نادرێت تەقەنات هەیە دەرگای ماڵەکەت ماڵەکە لە ماڵن فەرمو چیە وەڵاوە 311,000 بۆ ناردون خوازێت نابێ وەریگری شتی وانە، بەڵکو پەیوەندی بە ئەو خزمەت گوزاریانەوە هەیە کە لە پارێزگایەک لە شوێنێک پێشکەش بە هاوڵاتیەکە کرێت، ئیتر لە هاتوچۆ و لە ڕێگاومان و لە بەرزەپرد و لە ژێرپردو شتانەمان زۆر و تۆ بەس بۆی لێتانی تەشیرکەینەوە کە ئاڵێن هاوڵاتێک ئەوەنەی بەرەکەوە لە کوی ئەو خزمە گوزاریە تەندروستی و پەروەردە و فێرکردن و هەمانە گشتەکەی کۆیکێتەوە ئەوەندەیە. باش ئێستا حەزەکەم باسی هەندێک زانیاری دیکە بکەم کە دێتە سەر شاژ سەرباری ئەو بودجەی کە سێ جۆرە لەو بودجەیە سەرباری کە ناوچەیەکی زۆر دەوڵەمەند بۆ زۆنگاوانە ناوچەیەکی گەشتیاری هێژگار بەربڵاو بەڵام وان نەماوە لە سەدا 26 خەڵکەکەی بێکارن لە سەدا 44 خەڵکەکەی هەژارن. ڕێژەی هەژاری لەوێ ئێجگار بەرزە، یعنی سەرنج بفەرمونون بەڕێزە 1,200,000 کەس لە زیقار هەژارن، 603,000 کەسیش بێکارن، یعنی 1,805,000 کەس لەو پارێزگایە هەم هەژارن هەم بێکارن لای پێکەوە. لەو بابەتی لێرە قسەکەم باش لەو بابەتی هەژاری و برسێتی و بێکاری و هەمووانەوە لەو بودجێشەوە باباسی شتێکی دیکە بکەین کە ئەو پارێزگای زۆر دەوڵەمەندە بەچی بە کۆمەڵێک بیر و شێڵگەی نەوتی بۆیە پێویستەکان پرسیار لە بەڕە شەریفیکەم. بەڕە شەریفی کۆمەڵێک بیر و شێڵگەی نەوتیتان هەن کە هاوبەشن لەگەڵ پارێزگاکانی دیکەیە، ئەم بابەتە چۆن چارەسەرەکەن بە تایبەت لە هەمبەر بابەتی پێترۆدۆلار کە داهاتی پێترۆدۆلار بۆ پارێزگاکە ئاگەڕێتەوە چۆنی لە بینی خۆتانە دابەشیەکەن؟ حقيقة البترودولار تحدد وزارة المالية. احنا في پێترۆدۆلار لەلایەن وەزارەتی داراییەوە دیاری دەکرێت. ئێمە لە پارێزگای زیقار ئەوەی لە بودجەدا بۆمان دەستنیشان کراوە 45 میلیارد دینارە، بەڵام ئێمە لەگەڵ پارێزگای موسەنا کێڵگەیەکی هاوبەشمان هەیە و مافێکی هاوبەشمان هەیە بەسەر ئەو پەترۆدۆلارەوە. ئێمە کێشەمان نییە، بەڵام دەبێت ئەو پارەیە 50 لە نێوان زیقار و موسەنا دابش بکرێت. ئێمە هیچ کێشەیەکمان نییە و لەگەڵ ئەمباریش کێڵگەی هاوبەشمان نییە. 50% للمثنى، فما أعتقد أن مشاكل مع محافظة البصرة مع العمارة ما ليس لدينا حقوق مشتركة معهم. باشا بەڕێز شەریفی یعنی ئێستا گەورەترین ئاڵنگاری لە بەردەم زیقار لە چیە؟ ینی جگە لە گۆڕانی کەش و هەوا
جگە لە وشکبوونی زۆنگاوەکان چ چاڵنج و ئالەنگارێکی دیکەیە لە بەردەم زیقار و زیقاریەکان؟ حقيقة تعرفون يعني هو التحدي الأول التغيرات المناخية أكيد كلايم تشينج، ولكن لدينا تحدي آخر. لە ڕاستیدا وەکو دەزانن ئاڵنگاری یەکەم گۆڕانی کەشوهەوایە، بەڵام ئاڵنگاری دووەم بێکاریە. وەک دەزانن زیقار بەگشتی کۆمەڵگەیەکی گەنجە و لە ڕیزبەندی یەکەمە لە ڕووی گەنجێتی دانیشتوان و ڕێژەکەی دەگاتە 65% کۆی دانیشتوانی. واتە پێداویستەکانمان زۆر سەختن و حکوومەتی پارێزگاکە و حکوومەتی فیدرالی دەبێت هەوڵی زیاتر بدەن و پێویستە برەو بدەن بە کەرتی تایبەت بۆ چارەسەرکردنی ئەو شتانە. دەبێت دەرفەتی کار بڕەخسێنن و بیگەێنینە ئاستێکی پێویست. خواستی باشمان هەیە لە کەرتی تایبەت. ئێستا کار لەسەر فڕۆکەخانەیەکی نێودوڵەتی دەکرێت. هەروەها ئێمە شاری مێژوویی و شوێنەواری ئوورمان هەیە کە ڕوبەرەکەی 500 دۆنەمە. هەروەها هەوڵ دەدەین ئەو پرۆژانەی کە هەن بەرفراوان بکرێت و سوودی زیاتریان لێوەربگیرێت. هاوکات ئێمە شارێکی پیشەسازیمان هەیە کە ڕوبەرەکەی 1500 دۆنەمە و پێویستمان بە یارمەتیە تاوەکو بەرەو پێش ببرێت. هیوادارین کۆمپانیای گەورە بێن و ئەو شارە بەرەو پێش ببەن تاوەکو خەڵکی پیشەگەر کاری تێدا بکەن. هەروەها شاری زۆنگاوەکانیشمان هەیە کە هیوادارین برەوی پێ بدرێت تاوەکو بکرێتە شاری گەشتیاری و خەڵک زیاتر سەردانی بکەن. ئەگەر ئەم پرۆژانە پێش بخرێن وای بۆ دەچم خەڵکێکی زۆر تێیدا دابمەزرێن و کاریان دەست بکەوێت. بەم شێوەیەش دەگەینا خەڵکێکی زۆر کاریان دەست دەکەوێت و بۆشایی بێکاری لە زیقار دەبێتەوە. هەروها دەگەینە ئاستێکی تەواوکاری لە نێوان کەرتی حکومی و کەرتی تایبەت. أعتقد نستطيع تقليل فجوة البطالة الموجودة في محافظة ذقار، ونكون قد وصلنا إلى التكامل ما بين المشاريع الحكومية والمشاريع القطاع الخاص. بەڵێ زۆر سپاس بەڕێز فەیسەڵ شەریفی جێگری پارێزگاری زیقار. زۆر سپاس دەکەم کە لەگەڵمانە بووی لە زیقارەوە هەر بژیت. جا وەڵام من هەر ماوەمەتەوە هەنێک شتم ماوە باسی کەم ئەوەی پەیوەندی بە هەندێک لە خزمەتگوزاری گشتیەوە هەیە باسی کەین. دواتر لەگەڵ هاوکارم هەستیار قادر هەندێک دێڕی دیکەش ماوە بێت دێڕەکان تەواوکەین وەکو نیوە دێڕیشی ئەروایە ناوێت بەجێ بێڵی. ئەوەی پەیوەندی بە کەرتی تەندروستیەوە هەیە 12 نەخۆشخانە هەیە هەر 5700 کەس لەم زیقارە یەک پزیشکی ددانیان بەرەکەوێ 2200 قوتابخانەی تایە. ئەوەی کە حەزەکەم باسی کەم لە چوارچەوەی ئەم ژمارەیەکی ئەم هەزارە لەگەڵ ئەم 106 ئەم هەزارە قەول وایە لە چوارچەوە ڕێکەوتنی نەوت بەرامبەر بە ئاوەدانکردنەوە باوا بڵین کە لە نێوان ئەم ناوەی لێبنی لە نێوان عێراق و چینە برار وای 1000 قوتابخانە بۆ پارێزەکانی عێراق دروست کرێ 106 دانیان بەر پارێزگای زیقارەکەوێت. باش بەڵام گۆڕانی کەشوهەوا کێشەی زۆر گەورەی دروست کردووە. حەزەکەم جگە لەوەی قسانەی جێگری پارێزگار هەستیار قادر بێتە ستۆدیۆ کە ئیدیتۆری دەسکی عێراقیە. ئەوە هەستیار هات یاخوا بە خێر بی ئاکەسیار هیوادارم ئێجگار باش بی. کەس حاڵی دۆخی کەشوهەوا و ژینگەی زیقاری نەبێت. یەکێک بوو لە شوێنە ئێجگاڵ دڕفێنەکانی دنیا گەشتیارێکی زۆر بۆیە هات هۆڕەکانی بەڵێ بۆ زۆنگاوەکانیانی. ئێستا گۆڕانی کەشوهەوا کردوێتی بە بیابانێکی کاکی بە کاکی گەر تۆی لێ نەبێ وێران بێخاش. ڕاستە کاریگەری زۆر لەسەر دروست کردووە. ئەگەر لێەوە دەست پێ بکەین بەر لە کۆچ ئامارێک هەیە لە ساڵی 2015 بەش ئەو بەشەی ئاوی فرات کە هاتوۆتە ناو هۆڕەکانیەوە زۆنگاوەکانیەوە بەرزیەکەی مەترێک و 6 سانتیمەتر یعنی ئێستا بۆ بە نیو مەتر ینی 50 سانتیمەتر. ئەم گۆڕانکاریە زۆر ینی پێشتر کەسێک لە ناوی ئاگەری خنکانی هەبوو ئێستا توانی بڕۆی بەبێ ڕەنگە تاژنە و تەر نەبێ ینی ئەمە کاریگەری شوێنە بە شاڵ و بە کێشە نەبێت بڵێ هەنێ شوێنی هەروچی کردووە لە ئەساسا بەهۆی ئەمەوە لە 180 پرۆژەکانی ئاو لێوێ پەشکەوتەوە پرۆژانی کە لە ڕێگەی ڕووبارەوە ئاوی خواردنەوە بۆ ماڵەکان دابینەکە بەتەبەت لە ئەو گوندانی کە لە دەوروبەری نیاوەی کە بە ئەو شوێنەیە هاتیە بەڕێ. تەوان لێرەوە کێشەکە دەستی پێ کردووە
بۆ مەسلەی نەمانی بژێوی خەڵک لەو باش ئێستا بۆ ئەمەوە خەڵکێکی زۆر کۆچیان کردو لەوێ نەماوەن و خەڵکە ژیان لەوێت چۆنە یانی ئێستا ئەوەی کە کۆچی کردووە با بزانی لە شوێن ئەوەی کە لێ ماوە چۆنەژی ئەو لە گوندەکانی زیقار کۆچیان کردووە پێچەوانی پارێزگاکانی دیکەوە زۆر بەیان بەرەو ناوەندی شارەکە ڕۆشتون بۆ شاری ناسریە ئامارێک هەیە کارژێر یا ئیدارەی شارەکەیە ئەڵێ لە ماوەی 5 ساڵە 3500 خانوو لە دەوروبەری ناسریە دروست کراوە کە هەمووی ئەوانن کە ئاوارە بوون تقریبا ژمارەکە بە تقریبی لە دیوانیەوە نەبوو لە دیوانیا چم بۆ شار بە پارێزگایشی دیکە تقریبا 20 بۆ 25,000 کەس ئاوارە بوون ینی کۆچیان کردووە ینی 25,000 کەس زۆرە لەوێت چییە ئەوەیە ئەچنەوە ناو ئەو پرۆسە ئابووری کە لەو شارە هەیە کە خۆی لە ئاساسا بێکارە ینی کرێکاریە ئیشی بازارە ئەوەی وازیانە کشتتوکاڵیە ناوە هەرچەنە هەنی چاناڵێن کە ئێمە ڕانە هاتوون لەگەڵم جوای ئەوان گامێشیان بەخێو کردووە کشتتوکاڵیان هەبووە لە ناوچەکان ئێستا هاتوونەتە ناو شارەکە ناتوان تەعامل دەستکەوتنی بژێوی زۆر قورسە یەکێک لە ئامارەکان ئەڵێت بۆ نمونە یەکێک لە هۆکارەکانیانەوەیە کە ئەمانە سەر گامێر ژیاون ینی هەموو ژیانیان لەسەرەمە بوو لە 2020 تا 23 ژمارەی گامێشەکان لە جیاتەوەی زۆر کە 18,000 کەمی کردووە هەنێکیان ببوونەی کەم ئاوێەوە یانە خۆشکەوتون یا بردار بوونەتەوە یا فرۆشراون یا ئەوە ینی وژانۆی ئەو ناوچێ ئاسانە ینی ئەو فەند و پارانەی کە وەرژیراون خۆی خەرج نەکراوە یا بەشێکی زۆری پەیوەندی بە گلدانەوەی ئاوەیە لە تووشیاوەکە بەشێکی پەیوەندی بە گلدانەوەی ئاوەیە مەسەرەن نەخۆشیەکی درێژخانە بۆ هەموو عێراق مەسەلەی لە سایە هەفتای ئاوەکەی لێ بڕاوە بەڵام بە دیاریکراوی زیقارێکێکە لەو پارێزگانی کە گەندەڵی زۆرتیایە و یەکێکە لە سمبولەکانی ناڕەزایی ژانی ئێمە گۆڕەپانی حەبوبی هەیە لە ناسریە لە 2019 لە خۆپشاندانی تشرینەکانە بەناوبانگەکە خۆپشاندانێکیان کرد یەکێک لە هۆکارە سەرەکیەکان مەسەلەی گەندەڵیە زۆر باشە سوپاسم ڕوخسەتم بە لە تەنیشتا بۆسم بۆی لە کامەرەی دوو پێکەوە سەرنجی ئەو ڤیدۆگرافیکە بدەین کە هەندێک زانیاری کورت و پوختی تێدان و دیمەنێکی کورتی زیقارمان پێڵێت و پێشەوەی ئەو دیمەنانەش ببینن و ئەو زانیاریانشتان ژوێ لێ بێ گوێتان لەوا بێ کە ئێمە پێتان نەڵێین سپاردەی خوابن ئێرە زیقارە زۆرترین مانگای عێراق لێرەیە بەڵام لێرە مانگا مرد و دۆبڕا وشکە ساڵی و دابەزینی ئاستی ئاوەکەی نەهامەتیەکانی دەرخست 98% ماسیەکانی لە ناوچوون 90% ئاوەکەی پیس بووە 85% هۆڕەکانی وشک بوون 1500 خێزانی سەری خۆیان هەڵگرتووە ساڵانە مۆڵگەی بڵاوبوونەوەی پەتای خوێنبەربوونە لە عێراق هەناردەی شارەکانی دیکەی دەکات یەکەمە لە زۆرترین قوربانی پەتاکە ئەمساڵ 73 کەسی توش بووە دەیان بەهۆیەوە مردوون 20 ملیار بەرمیل نەود لە ژێر خاکەکەیەتی بەڵام سێم بێکارترین و چوارەم هەژارترین شاری عێراقە لە زیاتر لە 2 ملیۆن دانیشتوانەکەی زیاتر لە 600,000 بێکار و ملیۆنێک هەژاری هەیە